بیرکاری بۆ پۆلی نوێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 45 پرسیاری ژمارە 13 کام نواندن شیکارەکانی لاسەنگەی ئەو لاسەنگەی لێرە دەنوێنێت 4 وەڵامم هەیە پێویستە یەکەچیان هەڵبژێرم لۆ ئەوەی وەڵامی ڕاست هەڵبژێرم پێویستە بزانم شیکاری ئەو لاسەنگە کووە کاتە لاسەنگەکەی شیکار دەکەم کردنەوەی کەوانەکان کەم دوو جارانی دەکەم لەگەڵ یەک دەبیتە کەم دوو جاران کەم پیتی س یەکسانە بە کۆ دوو س وا گچکەترە لە هەروەها سێش لێک دەدەم لەگەڵ ڕادەکانی ناوکەوانەکەی ئەو های لێدێ پاشان ئەو ڕادانەی کە پێک دەچن پیتی سیان لەگەڵا دەبی لەلایەک بن ئەوانی دیش لەلایەکەی دیکە چونکە دوو س گچکەترە لە سێ س کەواتە ئەو دوو س دەیبەمە لایەکەی دی و ئەو شەشەش دەبەمە لای دەستی ڕاست بێگومان هێمایەکانیان دەگۆڕدرێ لە کاتی گواستنەوەیان لۆ لایەکەی دیکە لێرە سێ س هەر بەخۆی هەیە کەم دوو پیتی س دێتە تەنشتی لە لای ڕاست نێگەتیڤ دوو بەخۆی هەیە پۆزیتیڤ شەش دێتە تەنشتی سێ س دوو سئەی لێ بڕوا یەک دانە پیتی س دەمێنێتەوە و شەش دووی لێ بڕوا یەکسانە بە 4 کەواتە پیتی س گەورەترە لە 4 کامە نواندن ڕاستە ئەوە ڕاستە پیتی س گەورەترە لە 4 ئەوە هەڵەیە چونکە پیتی س گەورەترە لە 1 ئەوە هەڵەیە چونکە پیتی س گچکەترە لە 4 ئەوەش هەڵەیە چونکە پیتی س گچکەترە لە کەم 4 پرسیاری 14 کام لاسەنگەی ئاوێتە شیکاری نییە یەکەمیان پیتی س گەورەتر لە 1 یان پیتی س گچکەتر لە 2 بەو جۆرەی پیتی س گەورەتر لە 1 ئەوها لەو لای دەچی لۆ لای ڕاست گچکەتر لە 2 یان گچکەتر لە 2 کاتە شیکاری هەیە زۆر باشە پرسیارەکەی پاشی ئەو ب پیتی س گچکەتر لە 1 و لە هەمان کات گەورەتر لە کەم 2 پیتی س گچکەتر لە 1 لە هەمان کات لاسەنگەکە گچکەترە لە 1 و گەورەترە لە کەم 2 دەکەویتە ئەو مابەینەی شیکاری هەیە لاسەنگەکەی دی پیتی س شیکارەکە گچکەتر لە 1 واتە ئەوها گچکەتر لە 1 دەچینە ئەو لایە یان گەورەتر لە کەم 2 دەچینە ئەو لایە بەڵام چونکە یان هەیە ئێرە کە هاوبەشە ناگریتەوە کاتە ئێرە دەبی ئەمن بسڕمەوە بە کەلک نایە چونکە ئێرە دەبیتە وە کاتە تەنیا ئەو ژمارانە دەگریتەوە کە گچکەترن لە کەم 2 و گەورەترن لە 1 لاسەنگەکەی دی د پیتی س گەورەتر بی لە 1 و لە هەمان کات گچکەتر بی لە 2 گەورەتر بی لە 1 ئەوها دەچیتە ئەو لایەکەی دی و گچکەتر بی لە کەم 2 دەچیتە لای چەپ بەڵام هیچ کات ناتوانم پیتی وە هەبی چونکە ناتوانم لە هەمان کات ژمارەکم هەبی گەورەتر بی لە 1 و گچکەتریش بی لە کەم 2 کەواتە نابی ئەوە شیکاری نییە لێرە دەبی تەنیا یان هەبی نەک ئەو وشەیە وشەی وە نابی
پرسیاری 15 درێژی ژێ چەندە لە سێگۆشەیەکی وەستاو ئەگەر درێژی لایە وەستاوەکانی 9 سنتیمەتر و 12 سنتیمەتر بن. ئەمە لێرە سێگۆشەکەم دروست کردیە. درێژی ژێیەکەی لە من دەوێ ئەو هێڵا کەسکە. درێژی ژێیەکە دووجا یەکسانە بە دوو لایەکانی دیکە دووجا دوو لایە وەستاوەکان ئەوها دەنووسرێ. پاشان 12 تواندووە تا 144 9 تواندووە تا 81 144 و 81 کۆ دەکرێتەوە یەکسانە بە 225. پاشان هەردوو لایەکە لەژێر ڕەگی دووجا دێتە دەرێ پیتی ژ بە تەنیا دەمینێتەوە 222 لەژێر ڕەگ یەکسانە بە 15 کاتە دەکاتە 15 سنتیمەتر. ئەو وەڵامە ڕاستە. وەڵامی ڕاستە و خۆ دوو کەوانەیە تەنیا لێکدانە. هەر ڕادەیەک دەبی لێک بدرێ لە ڕادەی کەوانەکەی دیکە. سێ لێکی بدەم لەگەڵ ئەو ژمارەیە لە هەمان کات پاشان لێکی بدەم لەگەڵ ئەو ژمارەیە. کەم دوو لێکی بدەم لەگەڵ ئەو ژمارەیە پاشان لێکی بدەم لەگەڵ ئەو ژمارەیە. چار ڕادەم بەدەست دەکەوی. ئەو های لێدێ سێ ڕەگی سێ کۆ سێ جاران دوو دەبیتە 6 کەم دوو ڕەگی سێ جاران ڕەگی سێ دەبیتە کەم دوو جاران سێ چونکە ڕەگی سێ دەبیتە سێ و کەم دوو جاران دوو چار ڕەگی سێ. پاشان لێرە کەم شەشە لێرەش کۆ شەشە ئەوانە دەبیتە سفر. سێ ڕەگی سێ کەم چار ڕەگی سێ دەبیتە یەک ڕەگی سێ بە نێگەتیڤ کەواتە کەم ڕەگی سێ وەڵامەکەیە. پرسیاری پاشی ئەو پرسیاری 17 ڕەگی 24 دەبیتە کۆڵکەی 4 و 6. ڕەگی 54 دەبیتە دوو کۆڵکەی 9 و 6. ڕادەکەی دیکەش هەروەکو خۆی دەنووسمەوە چونکە زۆر سادەیە. ئێستا 4 لەژێر ڕەگ دێتە دەرێ یەکسان دەبی بە دوو. دوو جار ئەو 5 یەکسانە بە 10 ڕەگی 6. 9 لەژێر ڕەگ یەکسانە بە 3 ڕەگی 6 و 3 ڕەگی 6 هەر بە خۆی هەیە. ئێستا کەم 3 ڕەگی 6 کۆ 3 ڕەگی 6 دەبیتە سفر تەنیا ئێرە دەمینێتەوە. ئەگەر هاتوو نەمزانێ ئەو دەیە کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو سێی دەبیتە 13. 13 سێی لێ بڕوا یەکسانە بە 10 هەمان ئەنجامە. بەڵام ئەگەر زانیم ئاسانترە یەکسەر دەنووسم 10 ڕەگی 6 وەڵامەکەیە. پرسیاری 18 سادەکردن 5 ڕەگی 2 ئەو پیتە هەر بەخۆی سادەیە سادە ناکرێت لەوەی زیاتر بەڵام 8 ڕەگی 8 پیتەکە دەتوانم ڕەگی 8 بکەمە ڕەگی 4 و ڕەگی 2. 8 بە هەمان شێوە بکەمە ڕەگی 9 و ڕەگی 2 چونکە دوو جاران 9 دەکا 18. ئێستا زۆر باشە ئەو چارە لەژێر ڕەگ دێتە دەرێ دەبیتە 2 لێکی دەم لەگەڵ 8 یەکسانە بە 16. 9 کەش دێتە دەرێ لەژێر ڕەگ دەبیتە 3 7 جاران 3 یەکسانە بە 21. ئەو های لێدێ پاشان ئەو ڕادەیە کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو ڕادەیە 5 کۆ 21 یەکسانە بە 26. 26 ڕەگی 2 پیتی ساد. 26 ئەو 16 لێ بڕوە یەکسانە بە 10 ڕەگی 2 پیتی ساد.
ئێستا پرسیاری 19 لە هەر سێ گۆشەیەکدا سەرجەمی درێژی 2 لا گەورەترە لە درێژی لای 3. ئەوە هەمیشە ئەو یاسایە لۆ هەموو سێ گۆشەکان بەکاردێ. گەورەترین ژمارەی سروشتی چییە کە دەتوانرێت لە جیاتی پیتی س دابنرێت؟ ئەو پرسیارە هەتا ڕادەیەک ڕەنگە ئاسان نەبی. ئەو 2 لای کۆ دەکەمەوە 9 کۆ 12 دەبی هەمیشە گەورەتر بی لە پیتی س لە لایەکەی دیکە. 9 12 یەکسانە بە 21 21 دەبی گەورەتر بی لە پیتی س هەتا پیتی س بکاتە ژمارەیەکی سروشتی گەورەترین ژمارەی سروشتی کە گچکەتر بی لە 21 بێگومان ژمارە 20 کاتە 21 لێرە گەورەترە لە 20 واتە س گەورەترین ژمارەی وەربگری 20 لە 20 نابی گەورەتر بی هیچ کات نابی لە 20 گەورەتر بی. گەورەترین ژمارە 20 بێگومان دەتوانرێ گچکەتر بی دەتوانرێ 19 بی و 18 بی و ئەو شتانە 15 بی بەڵام 20 گەورەترین شتە. ئەو پرسیاری 21 ئەو یاسایە هەیە پیتی ق یان قەبارەی لولەک یەکسانە بە ڕێژەی نەگۆڕ جاران نازام ئەو ڕێژەی نەگۆڕ ئەوزە چی پێدەرێن چونکە لێرە لە هەندێک جێیان پی یان پای بە کوردی پێشان پێیان دەگوت ڕێژەی نەگۆڕ ڕەنگە ئێستا دیسان ناوەکەی هەر پای یان پی بیتن. جارانی نیوەتیرە دووجا لێکی بدەم لەگەڵ بەرزی ئەوە یاسایەکەیە لۆ دیتنەوەی قەبارەی لولەک. ئێستا لە من دەپرسن ئەو نیوەتیرەیە بنووسە بە پێی 2 نەزانراوەکانی دیکە یان بە پێی بە گوێرەی پیتەکانی دیکە. مانای چییە بە پێی ق و ب؟ واتە نیوەتیرەکە بەتەنیا لەلایەک بی پیتەکانی دیکەش هەمویان لەلایەکەی دیکە بن. لێرە یاسایەکە بە پێی قەبارە نووسرایە چونکە قەبارە پیتەکە بەتەنیا لەلایەکە بەڵام دەیانەوێ نیوەتیرەکە بەتەنیا لەلایەک بی. ئەوەی ڕاستی بی هیچ باش نییە 2 پیت بنووسرێ لۆ 1 شت دەبوایە تەنیا 1 پیت بی نەوەک یەکێک وابزانی ئەوە 2 پیتەواتە 2 نەزانراوە بەڵام تەنیا بۆ نیوەتیرە بەکاردێ. ئێستا ئەمن ئەو پرسیارەی چاکەم تەمەشای یاسایەکەی دەکەم. ئەو نیوەتیرەیە دەبی بەتەنیا بمینێتەوە لەو لایە هەتا بەتەنیا بمینێتەوە ناچارم ئەو لایەی دابەشی ئەو پیتانە بکەم کە لە دەوروبەری نیوەتیرە هەیە واتە دابەشی پای و دابەشی ب بەڵام چونکە لای چەپ دابەش دەکەم ناچارم لای ڕاستیش بە هەمان شێوە دابەش بکەم. ئەو کات نیوەتیرە بەتەنیا دەمینێتەوە دووجا لێرە دەمینێتەوە هەروەکو خۆی کو نووسرایە ئەوها پاشان نیوەتیرەیان لە من ناوێ دووجا تەنیا نیوەتیرە بەتەنیا کاتە دەبی ئەمن ڕەگی دووجا لۆ هەردوو لای ببینمەوە. ئەو کات نیوەتیرە بەتەنیا دەمینێتەوە و ئێرەش ڕەگی دووجای قەبارە دابەش پای ب کاتە بەو جۆرەی ب نیوەتیرەکە ببینەوە ئەگەر هاتوو قەبارەکە 31,400 سانتیمەتری سێجا بوو و بەرزیەکەش 100 سانتیمەتر بوو. زۆر ئاسانە لێرە
ئەمن تەنیا دەینم لە جیاتی قەبارەی ژمارەکەی دەنووسم 31400 لە جیاتی ئەو ڕێژەی نەگۆڕا دەنووسم 3/4 لە جیاتی بەرزیەکەی دەنووسم 100. ئێستا چاچیرەکەم 31,000ەکە وەکو خۆی دەنووسرێتەوە. ئەو ژمارەیە لە کاتی لێکدان لەگەڵ 100 ئەو فاریزەیە بە 2 خانە دەچیتە لای دەستی ڕاست، واتە ژمارەکە دەبیتە 314. زۆر ئاسانە. ئێستا کورتکردنەوە هەیە لەسەر 314 لێرەش 314 2 سفریشی لە تەنشتا، واتە 100 لەژێر ڕەگی دووجا یەکسانە بە 10، کاتە نیوە تیرەکە یەکسانە بە 10 سنتیمەتر. پرسیاری 22 لاسەنگەیەک بنووسە شیکارەکەی بکات گەورەتر بی لە 3 و هێمای ئەو هێمای بەکاربینە و کۆکردنەوە یان کەمکردن هەبی بۆ شیکارکردنی. زۆر ئەو پرسیارانە ئاسانن، چونکە ئەمن یەکەم جار لاسەنگەکەی دەنووسم شیکارەکەی، هەرچ ژمارەکەم بووێ زیادی دەکەم لە هەردوو لا، چونکە نووسرایە زیادکردن یان کەمکردن، کاتە ئەگەر نەمەوێ زیادکەم کەم دەکەم، بۆیە نەدەنووسم کەم 2 یان کەم 3 بە کەیفی خۆم. بەڵام ئەگەر لێرە کۆ 2 لێرەش کۆ 2، لێرە کەم 2 لێرەش کەم 2 دادەنێم، کەم 100 کەم 100، کۆ 1000 کۆ 1000، هەموو شتێک دەبی هەردوو لا وەکو یەک بی. هیچ ئەوەی ڕاستی بی هیچیش باش نەبوو بنووسن ئەو هێمایە هەبی، چونکە ئەو هێمایە و ئەو هێمایە هیچ کێشە نییە، تەنیا لە خوێندنەوە کێشە هەیە. هیچ مانای ئەوە نییە ئەو ژمارە واتە گەورەترە لە ئەو ژمارە واتە گچکەترە لە، هەردووچیان واتە گەورەترە لە یان گچکەترە لە بەپێی خوێندنەوە لە چەپ لۆ ڕاست یان لە ڕاست لۆ چەپ. بەڵام لێرە کێشە نییە، ئەمن هەمان هێمان بەکارهێنا و ئێستا دەنووسم لەولایە ن کۆ 2 لێرەش 3 و 2 کۆ دەکەمەوە یەکسانە بە 5. ئەوە لاسەنگەیەکم نووسی. یەکەش کە ڕەنگە لاسەنگەکەی ئەوها بنووسی ن کەم 4 گەورەترە لە 3 کەم 4، پاشان ن کەم 4 گەورەترە لە کەم 1. ئەو های لێدێ 1000 بە میلیۆنان لاسەنگەی دەتوانم دروست کەم لۆ ئەو شیکارەی. زۆر ئاسانە. ئێستا لاسەنگەیەک بنووسە شیکارەکەی دیسان هەمان شیکار بی، بەڵام ئەو جارەی هێمایەکەی ئەو هێمایە بی، و دابەشکردن یان لێکدان هەبی، کاتە ئەمن لێکی دەم لەگەڵ کەم 2 هەردوو لای، کە لێکمدا لەگەڵ کەم ناچارم ئەو هێمایی ئەوها بنووسم و لاسەنگەکە دەبیتە کەم 2 پیتین گچکەترە لە کەم 6. ئەگەر یەکەش کە لێکیدا لەگەڵ کەم 1 ئەو های لێدێ دەبیتە کەم ن گچکەترە لە کەم 3. ئەو های لێدێ چونکە یەک جاران 3 کەم 3. یەکەش کە ڕەنگە دابەش بکە، دابەشیش دەبی پیتی ن بۆ وێنە دابەش کەم 4 گچکەترە لە 3 دابەش کەم 4. ئەوهاش دەتوانم بنووسم بە کەیفی خۆم لێکدان یان دابەش کامەم بوێ، بەڵام چونکە دەیانەوێ هێمایەکە ئەو هابی ئەوها دەنووسم لێکی دەم لەگەڵ کەم هەتا هێمایەکە بگۆڕدرێ، بەڵام هیچ کێشە نەبوو ئەوەی ڕاستی بی. پرسیاری 23 کاوە 2 ئەوەندەی کاروان یاری ڤیدیۆی هەیە. کاتە کاوە 2 ئەوەندەی کاروان لێرە دەنووسینەوە،
هەر هەتا ئاسان بی. هەڵۆ 5 ئەوەندەی کاوە. هەڵۆ 5,000 بەقەت کاوە. کۆی یاریە ڤیدیۆیەکانی هەردوو لاوا بزانم مەبەستی کاوە و هەڵۆیە کەمترە لە 40 دانە. لاسەنگەیەک بنووسە کە ئەم کەتوارە بنوێنێت. نازام ئەو وشەیە مانای چییە؟ لاسەنگەیەک دەنووسم. ئێستا ئەگەر گریمان کاروان یاری هەبوو کاوە چونکە 2 ئەوەندەیە واتە 2 یاری هەیە. هەڵۆش چونکە 5 ئەوەندەی کاوەیە واتە 5 جاران 2 پیتی بۆ کاوە. هەردووچیان کاوە و هەڵۆ یاریەکانیان کەمترە لە 40 کەواتە کەمترە لە 40. ئێستا 5 لێک دەدەم لەگەڵ 2 یەکسانە بە 10. 2 لەگەڵ 10 کۆ دەکەمەوە دەبیتە 12 کەمترە لە 40. ئەوجا هەردوو لای لاسەنگەکەی دابەشی 12 دەکەم دەبینم پیتی گچکەترە لە 40 دابەش 12 دەکا 3 و شتێک، بەڵام ئەم نابی بنووسم 3 فاریزە چونکە یاریەکان نابی بە ژمارەی دەی بن دەبی بە ژمارەی تەواو بن و لەبەر ئەوەی کە نووسرایە کەمترە لە 40 لەبەر هەندێ ئەمن ژمارەی هەڵدەبژێرم کە دابەشی 12 بکرێ و نزیکی 40 بی کەواتە ژمارە 36 هەڵدەبژێرم. پیتی یەکسانە بە 3 تەواو چونکە ئەگەر هەڵم بژار 36 باشە 36 دابەشی 12 بکەم دەکاتە 3 کەواتە کاروان 3 دانە یاری هەیە. کە زانیم کاروان 3 دانە یاری هەیە کاوەش 2 ئەوەندە واتە کاوە 6 دانە لێرانە کەمترەی نابی بنووسم دەبی بنووسم یەکسانە بە. کاوەش 2 ئەوەندەیە واتە کاوە 6 دانەی هەیە. هەڵۆش 5 ئەوەندەی کاوەیە واتە هەڵۆ 5 جاران 6 30 دانە یاری هەیە. نووسرابوو لاسەنگەیەک دروستکە پاشان لاسەنگەکە شیکار بکە و گەورەترین ژمارە یاریەکانی هەڵۆ 30 دانە گەورەترین ژمارەیە کە هەیبی. ئەوجە 30ەکە لەگەڵ 6ەکەی دەکا 36 گچکەترە لە 40. ئێستا پرسیاری وابزانام یەک لە پرسیارەکان مایە بەڵام دوایە چاچی دەکەم لەلایە چیتکە. پرسیاری 24ش با چاکەم. شەرمین 2 خستنەڕووی کارکردنی پێشکەش کرا. کۆمپانیای یەکەم موچەیەکی ساڵانەی خەملێنراو بە 31 ملیۆن دینار. کۆمپانیای موچەیەکی ساڵانە بە بڕی 27 ملیۆن دینار و سەرەڕای 2.5% وەک کارانەی فرۆشتنەکان. پرسیاری یەکەم. بڕی گشتی فرۆشتنەکانی کۆمپانیای یان کۆمپانیای دووەمە و بڕێک بنووسە دەستکەوتنی ساڵانەی شەرمین بنوێنێ لە کۆمپانیای پێش هەموو شتێک 27 ملیۆنی هەیە پاشان 2.5% جارانی بڕی گشتی فرۆشتنەکان چونکە بەپێی ئەوەی فرۆشتنەکان چەندە ئەو پارەیە دەگۆڕدرێ ساڵانە. بڕی لقی بەکاربێنە بۆ نووسین و شیکارکردنی لاسەنگەیەک بۆ دیاریکردنی بەهای فرۆشتنەکان بە شێوەیەک موچەی گشتی لە کۆمپانیای یەکەم گەورەتربی لە کۆمپانیای دووەم. زۆر ئاسانە. لاسەنگە چی بنووسم؟ کۆمپانیای یەکەم 31 ملیۆنە، کۆمپانیای دووەمیش
ئەوەندە ملیۆنەیە و کۆمپانیای یەکەم گەورەترە لە کۆمپانیای دووەم، لاسەنگە یەکەم نووسی گەورەترە. لاسەنگەی لقی بەکاربینە و لێکی بدەوە چۆن شیکارکردن کاریگەری دەبێت لەسەر بڕیاری شەرمین. بێگومان شەرمین دەبی ئەو لاسەنگەیە شیکارکە و بزانی ئایا کەی کۆمپانیای یەکەم باشترە یان کۆمپانیای دووەم بەپێی ئەوەی فرۆشتنەکانی کۆمپانیای دووەم دەگاتە چەند. لە کاتی شیکارکردن بۆ وێنە ئەگەر شیکارکەین ئەو لاسەنگەیەی لە 31-27 لێ بڕوا یەکسانە بە 4 ئەوها بنووسم 4 ملیۆن بێگومان گەورەترە لە 0 ژمارەی تەواو 25 پیتی سێ. ئەوجا هەردوو لای لاسەنگەکەی دابەشی 0 ژمارەی تەواو 25 لە هەزاری بکەم پیتی سێ 4 دابەش 0 0.25 ئەگەر ئەو فاریزەی لابم ئەوها 25 دەمینێتەوە لە ژێرە لەسرە دەبی 3 سفری دانێم 4000 دابەش 25 یەکسانە بە 1000 دابەش 25 یەکسانە بە 40 4000یش 40 جاران 4 دەکا 160. ئەگەر هاتوو پیتی سێ گەورەتر بوو لە 160 ملیۆن ئەو کات باشترە بڕیاری شەرمین ئەوە بی کە کۆمپانیای دووەم هەڵبژێری. بەڵام ئەگەر هاتوو یەکسان بوو بە 160 ملیۆن ساڵانە ئەوە وەکو یەکە کامەی هەڵبژێری وەکو یەکە. ئەگەر هاتوو فرۆشتنەکان کەمتر بوون لە 160 ئەوە باشترە کۆمپانیای یەکەم هەڵبژێری کە 31 ملیۆنە ساڵانە. کاتە زۆر باشە شەرمین بزانی ئەو لاسەنگەی شیکار بکە ئەمە کۆمپانیا باشترە لە کامە کۆمپانیا. پرسیاری ئێرە پرسیاری لقی د موچەی شەرمین لە کۆمپانیای ب چەند زیاتر دەبی لە موچەکەی لە کۆمپانیای یەکەم ئەگەر بەهای گشتی فرۆشتنەکان 200 ملیۆن دینار بوو. ئەگەر 200 ملیۆن دینار بوو 27 ملیۆنی بەخۆی هەیە کۆی دەکەمەوە لەگەڵ 200 جاران 0 ژمارەی تەواو 25 لە هەزاری و ئەو دوو ژمارەی لێک دەدرێ یەکسان دەبی بە 5 کۆ دەکەینەوە لەگەڵ 27 یەکسانە بە 35 ملیۆن دینار. کۆمپانیای یەکەمیش 31 ملیۆن دینار بوو 35 لێ بڕوا یەکسانە بە 4 ملیۆن دینار ئەو کات موچەکەی 4 ملیۆن دینار زیاتر دەبی. ئێستا ئەو پرسیارێک کە شیکارم نەکرد پرسیاری 20 بوو وریا پارچەدارە چی هەیە ڕووبەرەکەی 1690 سانتیمەتری دوو جایە. ئەو پارچەدارە پێکاتوە لە 10 چارگۆشەی گچکە. ئایا ڕووبەری هەریەک لە چوارگۆشەکان چەندە؟ زۆر ئاسانە هەموو ڕووبەرەکەی دەینم دابەشی ئەو دەیەی دەکەم زۆر ئاسانە. پاشان درێژی لایەکی ئەویش هەر ئاسانە دەتوانم لێرە ئەوها پارچەدارەکە کردیتمە 10 جێ هەریەکەی چوارگۆشەیە لێرە ئەوە 1 2 3 4 5 6 و 7 و 8 و 9 و 10 چوارگۆشە. هەموو ڕووبەرەکە دابەشی دەی یەک چوارگۆشە ڕووبەرەکەی 169 سانتیمەتری دوو جایە. ئەگەر بمەوێ درێژ یەک لە لایەکانی ئەو چوارگۆشەیە ببینمەوە بێگومان دەبی ئەمن بینم 169 ڕەگی دوو جای 169 دەربینم بزانم دەکات چەند لە ژێر ڕەگی دووجا دەکات 13 سانتیمەتر.
کاتە هەریەک لە لایەکانی 13 سنتیمەترە. ئەو پرسیارەش تەواو بوو کە پرسیارەکی هەتا ڕادەیەک ئاسانە، چونکە 169 ئەگەر بژمێریشم نەبی تۆزە دەتوانم بزانم دەکاتە چەند. بۆ وێنە ئەگەر بزانم 12 جاران 12 یەکسانە بە 144 13ی تاقی دەکەمەوە بزانم باشە یان نایە، ئەگەر باش نەبوو 14 و هەتا دوای. هاتمە کۆتایی شیکارکردنی لاپەڕا 45 دێمە کۆتایی ئەوانەیە و هەتا ئەوانەیەکی نوێ هەر بشی.